بەڵکو دەبینین یعنی ئەمڕۆ لە شاری کەرکووک خۆپیشاندانی گەنجانی کورد هەبوو خەڵکی ئەو شارە هاتنە سەر شەقام لە ئاستی ئەو نادادیانەی لە چەند ساڵی ڕابردووە بەتابەت لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەبووە لەو شارەدا ئەمڕۆ ئیدی دەنگیان هەڵبڕی لەوەی کە گەنجانی کورد و کورد لەو شارە خەتری لێ دەکرێت بەو شێوەیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە بەهۆی ئەو ڕێگریانەی کە لە گەڕانەوەی ئاڵای کوردستان و کورد بۆ کەرکووک دەکران ئەمڕۆ ئیدی بارودۆخەکە بە جۆرێکی دیکەی لێ هات کە گەنجانی کورد کوردستانیان کوردەکانی شاری کەرکووک هاتنە سەر شەقام لە هەولێری پایتەخت دەمەوێت بزانین هەم ڕایە و کەسانەی کە خەڵکی ئەم شاران و هەمیش ئەوانەی کە خەڵکی کەرکووکن و لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە هەولێری پایتەخت دەژین دەمەوێت ئەمە وەربگرین بۆی بزانین قسەیەوانیش چییەوە چی دەڵێن لەسەر بارودۆخەکە من سەرەتا لەو گەنجانەوە دەست پێ دەکەم کە کەرکووچین کاک سەیف ئەگەر بیت ئێرە بپرسم یعنی ئێوە گەنجانی کەرکووکن لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە هەولێرن دەمێ بزانم یعنی بارودۆخەکە دەبینین لە کەرکووک چۆنە و ئەم ڕۆژ بینیتان گەنجانی کورد شەهید دەکرێن بریندار دەکرێن دەمێ بزانم بارودۆخەکەت پێ چۆنەوە چی دەڵێ سەرەوە بارودۆخ سەرەتا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ ئەم دوو شەهیدەی کە ئەمڕۆکە لە ڕێگای ڕزگاری خوازی کەرکووک شەهید بوون و هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم و دەستی یەک بەیەکی ئەم گەنجە چاونەترسانە ماچ دەکەم کە بوێرانە چوونە سەر شەقامەکان و بەو عەرەبە پێپەتیانەیان گوت ئێمە قبوڵ ناکەین تا ئێرە و بەس ڕێگاکەمان بۆ بکەنەوە دوای ئەوەی کە خەڵکی کەرکووکی بە شەرەف هاتنە سەر خەت و قبوڵی ئەو ستەمکاریەیان نەکرد لەخوا بە زیاد بێ کە ئیستیجابە هەبوو کە خەریکەوە ڕێگاکە دەکەنەوە و سوپاسی جەنابی سەرۆک بارزانی دەکەین کە هەر زۆر بە زووی هاتە سەرهێڵ و داوای لە حکوومەتی عێراق کرد کە بێتە سەرهێڵ و جێشی عێراقی زۆر نابەرپرسانە مامەڵەی کرد بینیمان کە لەگەڵ خۆنیشاندەرانی عەرەب بەرەو ڕووی کوردەکان دەبوونەوە تەقەیان لیان کرد ئەو دوو شەهیدەشمان کە داوا هەر بە تەقەی هێزە عێراقیەکان بووە بەداخەوە لەوێ حکوومەت هەیە بۆ گژی کورد بەڵام حکوومەت نییە بۆ گژی ئەو عەرەبانەی کە لەوێ چەک هەڵدەگرن دەمانچەیان پێیە دۆخەکە تا بڵێ خراپە ئەوەش بە پاڵپشتی ئەو لایەنانەیە کە لەوێ ئێستا حکومیان بەدەستا وەکو پارێزگاری سەپێندرا و ڕاکانجبووری کە پاڵپشتیان دەکا ئێمە گەنجانی کەرکووک کە لەم شارە ئاوارە نیستا لە هەولێرین زانیاریمان لەلایە کە ئەوانە حکوومەتی ئێستا حکوومەتی خۆجێی کەرکووک دامی مادیان دەکات دامی چەکیان دەکاتن عەرەبی عەشایری لەوێ شێخەکانیان دامیان دەکاتن خواردنیان بۆ دەبن فی سەبیلی ئەوەی لەناو ئەو خێوەتانیان بمێنەوە ئەوێ چۆڵ نەکەن بەڵام کورد زۆر لەوە بوێرترە کورد زۆر لەوە بە جورئەترە کە چاوەڕێی دەستی ئەوان بکەن و بڵێن فەرم و ئەو ڕێگامان بۆتان کردەوە ئێمە خۆمان بە دەست و بازوی خۆمان ڕێگاکە دەکەینەوە دەمێ بزانم ئەگەر ئاگاداری بارودۆخی کەرکووک بی ئێستا بارودۆخ لە کەرکووک لە چ ئاستێکدایەوە ئەو داواکاریانشی کە خۆپیشاندەران هەیە ینی داواکارێکی زۆر ئەستەم نییە کردنەوەی ڕێگا و گەڕانەوەی ئاڵای کوردستان بۆ ئەو شارەوە کورد بگەڕێتەوە بۆ مافانێک کە پێشتر هەی بۆ بتوانێت بەدەستی بهێنێتەوە ینی چی دەڵێن لەسەرەوە بارودۆخەکە تا بڵیت بارودۆخێکی نەخوازرا و خراپە ئاگامە لەیە کە منعتە جوالیان ڕاگەیاندووە لە کەرکووک کە منعتە جوال کە ئیتر هاتوچۆ قەدەغا بکرێتن و ڕێگاکانیان گرتووە بە تایبەت ڕێگای سەرەکی هەولێر کەرکووکیان گرتووە بەڵام خۆتگوتنی داواکاریەکانی ئێمە داواکاری زۆر نییە داوامان ئەوەیە کەم ڕێگایە بکرێتەوە داوامان ئەوەیە کە وەکو هەر لایەنێکی سیاسی بە ئازادی پارتی بگەڕێتەوە بارەگاکانیان و لەوێ تەجروبەی مەسەڵەن ئیش کار و ئینی سیاسی خۆیان ئەنجام بدەن و بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووکەرمیان چۆڵ بکرێتن و پارتی بگەڕێتەوە ئەوە و کاری سیاسی خۆی لەو شارە ئەنجام بداتن گەنجێکی دیکە لێرە ئەوی شەر خەڵکی کەرکووک دەمەوێش بدوێنم لە دوای 16 ئۆکتۆبرەوە یعنی ئەو ڕووداوانەی کە لە کەرکووک ڕوویان داوە هەتاوەکو ئێستا گەنجانی کوردی پڕ کردووە لەو بارودۆخی کە ئەمڕۆ بینیمان لە کەرکووک کە ئیتی خۆیان دەڵێن تەحملمان نەماوە لە ئاستە و نادادەی بەرامبەرمان دەکرێت دەمەوەکو گەنجێکی کەرکووکی کە ئێستا لە هەولێری پایتەختیت چیتان هەیە بۆ بارودۆخ من وەک گەنجێکی ئاوارەی شاری کەرکووک بەڕاستی ئەوەی ئەمڕۆ لە کەرکووک دیتمان لە شەڕی داعش نەمان بینیوە ینی ئەو بەرامبەر ئەوەی بەرامبەر هێزی کوردیەکەن بەرامبەر خۆپیشاندانی کوردیەکەن بەرامبەر هیچ کەسێک نەکراوە کە خۆیان ئەوانەی کە ئەمڕۆ خۆپیشاندانیان کرد بە عەرەبەکان تقریبان و 6 ڕۆژە خۆپیشاندانەکەن چەکیان پێ بووەوان بە چەکەوە لەناو ئەوێ نەبوون بەس کوردەکەی خۆمان کە بە دەست و بازوی خۆیان دەستخۆشییان لێکەم میوادارم گەنجی کورد خوای گەورە بیان پارێزێ خوای گەورە سەرکەوتویان کە
چۆن بەشکەوە شاری کەرکووکمان بەجێهێشت ئینشاڵڵا بەشکەوە گەڕێنەوە شاری کەرکووک هیوای سەرخۆشی خۆم خاوەنەدە ئەو دوو خاوەنەوەدا بەڕێزاکەم کە ئەمڕۆ دوو گەنجی شەهید بووە ئەو بریندارانە ئینشاڵڵا خودای گەورە شفایان بدا ڕێز و خۆشەویستیم بۆ گەنجی شاری کەرکووک خودای گەورە بیان پارێزێ هەموو لایەک ئینشاءڵڵا. من یەک دوو گەنجی هەولێریشم لەگەڵدا دەمەوێت بیان دێنم مەگەر جەنابتان بێنە ئێرە یعنی ئێمە هەمومان کوردین باشە ئێستا لە هەولێری پایتەختیشین دەمەوێت بزانم ینی ئێوە دەڵێن چی لەسەر و بارودۆخەی کە لە کەرکووک ڕوودەدات ئەمە یەکەم جار و دووەم جار و سێم جار نییە کە بەم شێوەیە گەنجانی کورد لە کەرکووک شەهید دەکرێن بریندار دەکرێن ئەو بارودۆخەی کە ڕوودەدات ئێوە چۆن سەیری دەکەن؟ بەڵێ دەستان خۆش بێ لە دەستپێکدا درود بۆ ڕۆحی پاچی شەهیدانی ئەمڕۆی کەرکووک دەستخۆشی و پاڵپشتی خۆمان بۆ خەڵکی کەرکووک دووپات دەکەین وەکو خەڵکی شاری هەولێر خۆزگەبمان توانی باش شتێک بە عملی لەگەڵ یاندا بکەین جاریشتری دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی ئەوەی ئێستا لە کەرکووک ڕوودەدا ئەوەی ئەمڕۆژ کە ڕوویدا چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا جیاوازێکی زۆر بەدی دەکرێت لەلایەن هێزی ئەو شارە هێزە چەکدارەکان هەم پۆلیس هەم هێزە عسکەریەکان ئەو کەسە چەک بەدەستەکانی وێندەر یعنی بۆ نمونە چەند ڕۆژی ڕابردوو ڕێگای سەرەکی هەولێر کەرکووک داخراوە خێمە هەردراوە کۆمەڵێک کاری دیکەی نابەجێ لەو شارە کراوە هیچ شتێک نەبووە تەنها بگرە پاراستونیانیش ئەو خەڵکیان پاراستوە لەو هێزەکان ئەمڕۆ چەند گەنجێکی خوێنگەرم چەند گەنجێکی کوردی ئەو شارە هەستاون بۆ ئەوی ناڕزایەتێکی مەدەنیانە نەچەکیان پێبووە نەلایەنێکی سیاسی پاڵپشتی خۆیانی بۆ دەربڕیوە وەکو ئەوەی کارێکی سەرەتایی ویسیانە ممارەسەی حاڵەتێکی مەدەنیانی خۆیان بکە ناڕزایەتێکی خۆیان دەرببڕن ئەو ئەنجامەکەی بوو بەڕاستی بەداخەوە ینی ئێمەی گەلی کورد تا ئێستا بە چەندین دۆخی هەموار و ناخۆشدا تێپەڕیوین لە عێراق لەگەڵ نەتەوەکانی کە لە عێراق دەژین تورکمانە عەرەبە هەتا ئێستا کە ئەوانە برایەتی کوردیان قبول نییە هەمیشە ئێمەی کورد گوتمانە برایەتی کورد و عەرەب بەس بەداخەوە پێویستە لەلایەن سەرکردەکانی کوردەوە ستۆپێک بە بەو هێزە عێراقیانە بکریان تیان بگەێندرێ بەڕاستی تا ئێرە و بەس ینی دەستخۆشی لە سەرۆک بارزانیەکەین سەرۆکی حکومەت بۆ ئێوارێش تازەکەمی پێش ئێستا دکتۆر شاخەوان هەر لە کەناڵەکەی بەڕێستان چەموتەیەکی زۆر باشی ئاماژێ پێکرد لە سەرخەتە لەگەڵ بەڕێز سوودانی لەگەڵ لەلایەنە پەیوەنددارەکان کە ئەم دۆخە بوەستێندرێ و خوێنی ڕۆڵەی کورتی تر نەڕێژێ یعنی هەمیشە کێشەی ئێمە لە کەرکووک کێشەی کوردبوون و کوردستانی بوونی کەرکووکە ینی ئەوەشی ئەمڕۆ کرا لە پێناو ئەو هەموو نادادەیە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە خەڵکی کورد و بە گەنجی کورد دەکرێت لەو شارە بۆچی ئێمە هەتاوەکو ئێستش باجی کوردبوون نەدەین ئێمە باجی ئەوەش دەدەین بە زۆر لە زۆر حاڵەتێ دەمانێت خۆمان تێبگەێنین بەڕاستی عەرەب کوردی ناوێ ینی پێکەوە ژیانی لەگەڵ ئێمە ناوێ ئێمەین هەمیشە ئەمانوێت لەگەڵیان بژین بەڕاستی یعنی ئەو واقع حاڵێکە و دەبێت هەیە بگەین بەڕاستی بەداخەوە زۆر جار لەلایەنی کوردی لەلایەنە سیاسیەکان لەلایەن خەڵکەوە دەستی برایەتی و هاوکاری درێژ کراوە بەڵام ئەوان نیانویستووە هیوادارم ئەم دۆخە چاک بێ و پاڵپشتی خۆمان جارێکی تر بۆ خەڵکی کەرکووک دووپات دەکەینەوە لەسەر قسەکەی بەڕێز دکتۆر شاخەوانیش کە داوای کرد ڕۆڵەی کەرکووک گەنج خەڵک تۆزێکدان بە خۆیاندا بگرن بۆ ئەوەی کە ئەوەی بڕیارانەی کە دراوە جێبەجێ بێ و ئەنجامێکی هەبێ چونکە لێت ناشارمەوە بەڕاستی لە زۆربەی ڕێپێوان و هاتنە سەر شەقامەکان ڕێپێوانی لە بیدایەتدا مەدەنین بەڵام لە ناکاو دەستێکی تر دێتە ناو ڕێپێوان و خۆپیشاندانەکان ئامانجەکە بەڕاستی تێک دەچێ و دەشێوێ بەدینایە و ئامانجەی کە بۆی هاتوویتە سەر شەقام و هەوڵی بۆ دەدەی سپاس بۆ جەنابتان جەنابەت بپرسم دەبێ یعنی بپرسم ئەوەی کە لە کەرکووک ڕوودەدات ئێوە گەنجانی هەولێر چی لەسەر دەڵێن و بۆچی ئێمە هەمیشە گەنجەکانمان لە کەرکووک دەبێ ببن بە قوربانی زۆر بەداخەوە سەرەتا تەمەشا چەند ڕۆژە خۆپیشاندانێ لۆ تورکمان و عەرەبی ئاساییە بەڵام ئەمڕۆ کورد بە زویستیتی ڕێگای سەرەکی هەولێر کەرکووک بکاتەوە کەچی هێزێکی زۆریان هینایتە سەری چەند شەهید بووە بەداخەوە چەند کەس بریندار بووە زۆر بەداخەوە ئێمەش وەک گەنجانی هەولێر هەموو پاڵپشتێکی خۆمان بۆ گەنجانی کەرکووک و شاری کەرکووک دووپات دەکەینەوە دەمەوێت بزانم یعنی
ئەوەی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە کەرکووک ڕوودەدا خەڵکی کەرکووکی بەتایبەت کوردستانیانی لەو شارە نیگەران کردووە. ئەمڕۆ وەکووانەی کە بینیمان لە تەلەڤیزیۆنەوە پیشان دەدران ینی دەڵێن ئێمەیدی تەحمولی ئەو بارودۆخە ناکەین. بۆچی دەبێت گەنجی کورد لەو شارە وای لێبێت؟ گەنجی کورد چی لێتەوە فەرمو ئەوانە هەموو ئاوارانە ئی کەرکووکن، بەڵام عارەب لێرە خۆشترین ژیان دەژی، لەوێن دەریش کوردیان قبول نییە بەداخەوە. خۆش بێ ئەوەی کە وەرمانگرد یعنی هەم بۆ چوونی گەنجانی کەرکووک بوو کە ئێستا لە هەولێری پایتەخت و ئاوارن لە دوای 16 ئۆکتۆبرەوە و هەروەها گەنجانی هەولێریش بوو لەسەر و بارودۆخی کە ئێستا لە کەرکووک ڕوودەدات بۆ ئەوەی کە ئەوان ڕای خۆیان ود لەسەر بارودۆخەکە هەرچەندە بۆ کوردستانیان لە هەر شارێک بێت کەرکووک مانایەکی دیکەی هەیە، بەڵام ئەوان ڕای خۆیان لەسەر و بابەتە بەو شێوەیە دەدەن کە کورد لە کەرکووک ئیدی ناتوانێت تەحمولی ئەو بارودۆخە بکە کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە تێیدا هەیە و ئەو گەنجانشی کە لێرەن دایانەوێ عنی دایانەوێ بە شکۆ بگەڕێنەوە کەرکووک باڵای کوردستانەوە بگەڕێنە کەرکووک نەوەکو بەو زوڵم و زۆرەی کە ئێستا لە کەرکووکدا هەیە بتوانن جارێکی دیکە لەو شارەدا وەکو کورد ژیان بکەن.